پەروەردە تەنها بریتی نییە لە گواستنەوەی زانیاری، بەڵکو ئامادەکردنی تاکە بۆ ژیان. لە قوتابخانەکانی عیشق و نیلوفەر ئێمە داهاتوو بنیاد دەنین بە پێگەیاندنەوەیەک کە خاوەن متمانە بە خۆبوون و کارامەیی فرەزمانی و بەها جیهانیەکانە. قوتابخانەکانمان لە هەولێر و سۆران کار دەکەن و پەروەردە لە هەموو قۆناغەکاندا پێشکەش دەکەین، لە باخچەی منداڵانەوە تا ئامادەیی. لە چوارچێوەی سیستمی نێودەوڵەتیدا پەروەردە لە قۆناغەکانی باخچەی منداڵان بنەڕەتی و ناوەندی پێشکەش دەکەین. سیستمی خوێندنمان پێڕەوی پرۆگرامی کامبریجی بەریتانی دەکات و خوێندن بە 4 زمان ئینگلیزی، کوردی، عەرەبی و تورکی پێشکەش دەکەین. ئەمەش بناغەیەکی ئەکادمی و ڕۆشنبیری بەهێز بۆ قوتابیان مسۆگەر دەکات. لە فەلسەفەی پەروەردەیی ئێمەدا گۆڕینی زانیاری بۆ پراکتیک شتێکی بنەڕەتیە. لای ئێمە تابی لە بەرکردن ناکات، بەڵکو ئەزموون دەکات، بەرهەم دەهێنێت و جێبەجێ دەکات. باتێکەوتنی میراتی کلتوریمان لەگەڵ بەها جیهانیەکان تاکێک پێدەگەێنین کە کراوە بێت بەڕووی جیهاندا.